سڵاوتان لێبێت وەم کاتتان باش چیرۆکێکتان بۆ دەگەڕمەوە کە چەندین ساڵ بەر لە ئێستا ڕوویداوە بەڵام لەگەڵ بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان جیاوازیەکی ئەوتۆی نییە. پادشایەک هەبوو مەملەکەتێکی فراوان و ڕایەتێکی زۆری لە ژێردەستا بوو. کوڕی پادشا سەرقاڵی بازرگانی و کاری تایبەتی خۆی بوو. لە یەکێک لە کاروانەکانیدا بڕێکی زۆر شەکری کڕی بوو بۆ ئەوی بازرگانی پێوە بکات. پادشا بەمەی زانی و مەبەستی بوو زۆرترین سوود و قازاند چنگی کوڕەکەی بخات. پادشا ناردی بە دوای ڕاوێژکارەکانیدا وتی دەمەوێت نرخی شەکر گران بکەم. بزانم ئێواڵێن چی؟ ئەوانی ژووتیان قوربان بە تەمای بیکەیت بە چەند؟ پاشا وتی دەمەوێت لە 3 دینارەوە بیکەم بە 10 دینار. بەڵام بەڕاستی ئەترسم خەڵک قبوڵی نەکات و خۆپشاندان و شۆڕش دژمان بەرپا بکەن. یەکێک لە ڕاوێژکارەکان وتی قوربان من کارێک دەکەم لەگەڵ زیادکردنی نرخی شەکر بۆ 10 دینار خەڵک سوپاس و ستایشت بکەن نەک ناڕەزایەتی و خۆپشاندانیان هەبێت. پاشا وتی چۆن؟ ڕاوێژکارەکە وتی قوربان من بڕیار دەدەم شەکر کیلۆیەک لە 3 دینارەوە ببێ بە 15 دینار. دواتر خەڵک بەم بڕیارە ناڕازی دەبن و دێن بۆ خزمەتی جەنابت. تۆش بڵێ من ئەمە قبوڵ ناکەم کیلۆیەک شەکر ببێ بە 15 دینار پێویستە دابەزێت بۆ 10 دینار. ئیتر خەڵکی هەمووی سوپاسی جەنابتانەکەن. هەرواش ڕۆژان هات و ڕۆژان ڕۆیشت. بڕیار درا شەکر کیلۆیەک لە 3 دینارەوە ببێ بە 15 دینار. خەڵک بەم بڕیارە نیگەران بوون و کۆبوونەوە و چوون بۆ دەرباری پادشا و ناڕزایەتیان دەربڕی وتیان قوربان فریاکەوە ڕاوێژکار وەزیرەکانت خەریکە لە گرانیدا دەمان کوژن. پاشا وتی من هەرگیز بەمە ڕازی نابم و کیلۆیەک شەکر نابێ بە 15 دینار بێت. پێویستە نرخەکەی دابەزێنرێت بۆ 10 دینار. خەڵکەکە کەوتنە هوتاف و چەپڵە لێدان و سوپاس و ستایشکردنی پاشا بۆ ئەوەی نرخی شەکری دابەزاندووە. بێ ئاگا لەوەی لە ژێرەوە چی دەگوزارێت و ئەو شەکرەی کە کوڕی پادشا هێناوێتی لەسەر ئەمان بە چەند قات ساغ دەکرێتەوە و ئەمانیش لە بری ناڕەزایەتی سوپاسگوزاری پادشان و پێیان وایە جەنابی پادشا بەزەیی پێیان داهاتوێتەوە. دڵنیام ئێستا ئەگەر من هیچی تر نەڵێم هەمووتان دەزانن ئەو دۆخەی ئەو مەملەکەتەی تێدا بووە هەمان ئەو دۆخەیە کە ئێستا ئەم هەرێمەی تێدایە. کاڵا و شمەکەکان بەردەوام گران دەبن. قەیران سەر هەڵدەدات و جۆرێک لە کاڵا لە بازاردا نامێنێت و لەپڕ بە نرخێکی گرانتر دەردەکەوێتەوە و بە ڕێگەی تر بەشێکی زۆر لە کاڵاکانی کە حکوومەتدا بینیان دەکات نامێن و دوای ماوەیەک هەر حکوومەت بڕیار دەدات کە لە کەرتی تایبەت و لە کۆمپانیا حیزبیەکان دابین دەکرێت بەڵام بە نرخێکی زیاتر لە جارە. هاوڵاتیانیش بێ ئاگایانە خۆشحاڵن لەوەی کە کاڵاکەیان دەست کەوتوێتەوە و بازدەوە دەکەن بە هەر نرخێک بێت کێشە نییە. ئەوەی گرنگە ئێستا کاڵاکە هەیە و بەردەستە. بە نمونە یەک بوتڵی غاز لە هەرێمی کوردستان بە 7500 دینار بوو. دواتر قەیرانێک دروست کرا و کرایە 8500 دینار و هاوڵاتیانی هەرێمیش هیچ کێشەیەکیان نەبوو چونکە بە ئاسانی بوتڵی غازیان دەست دەکەوت. دوای ساڵێک لە پڕ قەیرانسەری هەڵدایەوە و هاوڵاتیان ناتوانن بە چەند ڕۆژێک جارێک یەک بوتڵ غازیان دەست بکەوێت. حکوومەت و لایەنی بەرپرس بۆ ئەوی پلانەکەیان سەر بگرێت هاتن بە بەنزیخانەکانیان وت ئێوە دەتوانن غازی بازرگانی بفرۆشن و هاوڵاتیانیش بۆ ئەوەی سەرە نەگرن و چەند ڕۆژێک چاوەڕێ بوتڵێک غاز نەکەن دەتوانن لەوێ بە خێرایی غازەکەیان وەربگرن بەڵام بە نرخێکی گرانتر و نزیکەی 11000 دینار. ئەم جۆرە لە کارکردن دەری دەخات. فەرمانڕەوایانی هەرێم و پادشاکەی زمانی زوو هەمان سیاسەت و جۆری بیرکردنەوەیان هەیە بۆ ڕووتاندنەوەی خەڵک و کێشانەوەی پارە لە هاوڵاتیان لە بەرژەوەندی خۆیان و منداڵ و نەوە و کۆمپانیەکانیان تا قەیرانێکی تر بەرۆکی نەگرتوین. ئێوە بەخێر و ئێمەش بەسەلام.